بیسەران و دەستخۆشی لە جەنابیشت دەکەم بۆ پێشکەشکردنی ئەم بەرنمەیە و بە خێراتنی مامۆستای بەرز و خۆشەویست و بەڕێز مامۆستا فاتح سەنگاوی دەکەم کە یەکێکە لە نەوەکانی قوربانی و هەروەها یەکێکە لە ئەندام پەرلەمانەکانی سنووری قەزای چەمچەماڵ. ئێمە سەبارەت بە هەڵسەنگاندن دوو جۆر هەڵسەنگاندن هەیە، هەمیشە هەڵسەنگاندنێکی سلبی هەڵسەنگاندنێکی ئیجابی لە ڕووی ئەوەی کە تەقیمی بۆ دیاردەیەکە یا بۆ کەسایەتێک بکەیت. ئەم تەقیمە بۆ عەجاج تەقیمێکە کە لەو پەڕی نامرۆڤەتی، لەو پەڕی درندەی، لەو پەڕی تاوانی جینۆساید و تاوانی ئەنفال دەرهەق بەگەلەکەمان و یەکێک بووە لە ڕەمزەکانی کە دەستی هەبوو لەو تاوانەدا. بۆیە دیوێکی کەشی هەیە کە هیچ مرۆڤێک کە تاوان بکات دەرباز نابێت لە دادگا و دەرباز نابێت لە تۆڵەی هەم خوای و هەم قانونیش. بۆیە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر زۆر تایبەتە بە سەبارەت بە کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوان بەگشتی و بە تایبەتی کە سوکارەکانمان لە سنووری قەزای چەمچەماڵ. خۆتان دەزان چەمچەماڵ پایتەختی شەیدان و ئەنفالکراوانە، بۆیە دەتوانم بڵێم زۆربەی زۆری کە سوکاری ئەنفالەکان بەم هەواڵە زۆر زۆر خۆشحاڵ بوون. بەڵام بەشێکی تری کە ماوە دەتوانم بڵێم هۆکارەکانی یەک دوو خاڵن کە لە دواییدا باسییان دەکەم. بەڵام بەگشتی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەتە و لێرەوە هەڵسەنگاندنم و دەستخۆشیم بۆ سەرۆکاتی کۆمار بە تایبەتی ئەو هێزە تایبەتی کە دەمێکە ئێمە ئاگادارین بەدواوەن و جێپێ بەردەوام جێپی ئەو تاوانبارە دوور لە مرۆڤەتیان هەڵگرتووە و زۆر زۆر سوپاس بۆ خانمیەکەمی عێراق دادەشاناس کە لە سەرەتای چوونی بۆ بەغداوە لە پێشەوە لێرە کە هەر بەرپرسیارەتێکی هەبوو لە خەمی کەیسی ئەنفال بوو. بۆیە بەگرتنی کەیسەکەی لە ١٨ بەرەو تەوابوون دەچێت، بەڵام بە دادگاییکردن و بە سزایکی عادیلانەی لە بەردەمی مۆنومنتی ئەنفال و بەردەرگەی ئەنفال لە ١٢٠ تەواو دەبێت. بەڵێ کاک دکتۆر دێمە لای بەڕێستان دەستگیرکردنی ئەم جەلادە چی لەسەر دڵی یاخۆ چ کاریگەریەکی لەسەر دڵ و دەرونی کە سوکاری ئەنفال کراوان دروست دەکات؟ بەناوی خوای گەورە سپاس بۆ بەڕێز سڵاوم هەیە بۆ کاک ڕەمەک و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تەواوی خەڵکی کوردستان ئەوانەی کە متابعە مەکەم بۆ کە سوکاری ئەنفال کراوەکان بە تایبەتی. دیارە ئەم تاوانبارە وەگرتنی لە دوای 38 ساڵ بۆ خۆی گەرچی ئەمە درەنگ وەختە، گەرچی من کاتی خۆی زانیاریەکم لا بوو جارێکی ترگیراوە و دەرباز کراوە، بەڵام خۆی لە خۆیان مانا و دەلالەتی گەورەی هەیە. گرتنەکەی جێی دەستخۆشیە و بەردەوام بوون لەم هەوڵانش بەڕاستی زۆر زۆر گرنگ و پڕبایەخە. من چەندین جار ئەوە وتووە کەوا ئێمە لە عێراقە بە سەدان جەلاد و پیاوکوژ و شایەت حاڵیشمان هەیە لەسەر پرۆسەکانی ئەنفال کە ئەکرێ ئێمە بە پرۆژەیەک بیان دۆزینەوە. تەنانەت لە بۆنەیەکشە بە شاناسخانیشم وت کە ئەم کارە ئەکرێ ئێستاکە سەرۆکاتی کۆمار بە کۆمەڵێ لیژنەوە پێی هەڵسێ. ئێمە جگەل لەمە خەڵکی تریشمان هەیە لانی کەم هەندێک هەن شاهێت حاڵن لەوانەیە مجرمی سەرەکیش نەبن، لەوانەیە سایق شۆفڵێ بێ بە زۆر برابێ، لەوانەیە خەڵکی ترێ بە زۆر لە دەور و پشتیدانرا بە بەڵام زانیاری زۆریان لایە کە پێویستە ئێمە بۆ مێژوو بۆ کەیسەکەی خۆمان وەکو شایەت حاڵێ بۆ بەکارهێنانی لە هەندێک دادگای تایبەتی نێودەوڵەتیە بەکاریان بێنین و ئەم کەسانە هەندێکیان بپارێزین بەڕاستی هەر بەڵێنی پاراستنیان پێ بدەین شایەت حاڵەکەیان لێ وەرگرین. بەرحاڵ گرتنی تاوانبارێکی گەورەی وا کە سزای کە سوکارێکە ئەنفالکراوەکانیان داوە و سزای ئەو خەڵکیان داوە و دەستیان بووە لە کوشتنە، دەستیان بووە لەوەی کەوا تەنانەت مردووەکانیشمان بە جوانی نەنێژرێن و بدرێنە دەم سەگیهار و سەگ ڕەشەکەوەکو لە گێڕانەوەکان هاتووە. بۆیە وگوتم ئەمە دەلالەت و واتای زۆری هەیە و پرۆسەیەکە پێویستەکە بەردەوام بێت چونکە کاتمان کەم لە بەرماوە. ئێستا ئەگەر ئەم کابرایە ئەو کاتە 40 ساڵ بوو بێ وایسە نزیکە بێتەوە لە 80 ساڵ، کەواتە ئەگەر یەکێک تەمەنی زیاتر بێت زۆربەی نەماون ئەوانە. بۆیە گرنگە ئێمە ئەم شایەت حاڵانەی کە هەن و ئەو تاوانبارانەی تاوانباری سەرەکین کە هەن و ماون جا لە عێراقن لە دەرەوەی عێراقن هەندێک کەسەی خۆی اعترافی کردو بەشداری کردووە لە کیمیابارانی هەڵەبجە بۆ نمونە. ئێستاکە لە دەرەوە حەشار دراوە یا لە وڵاتێکە جۆرێک لە با بڵێن جنسەی پێدراوە شتێکی پێدراوە ئێمە بێ بەڕاستی بەدوایانە بڕۆین و بۆ ئەوەی کەوا ئەم تاوانبارانە دەرنەچن و پندێکیش من بۆ
ئەو کەسانەی کە بە جۆرێک لە تاوانی و هەڵەسن. دکتۆر باسی ئەوت کرد کە ئەمانە ببن بە پندێک بۆ تاوانبارەکانی کات چی بکرێت بۆ دادگاییکردنی ئەم تاوانبارانە؟ بێگومان خانمیەکەمی عراقیش ئاماژەی بەوە داوەکە کە سوکاری ئەنفالکراوان داواکانیان یاخود سکاڵاکانیان لە دادگا تۆمار بکەن بۆی بە زووترین کات دادگایی بکرێت. بڵێ ئەو کەسانەی کە لەو ڕووداوانە ژیاون ئازار دراون تەعزیب دراون خۆیان دیمەنەکانن بە چای خۆیان بینی و گشت حاڵی زیندون پێویستەکە ئێستاکە وەکو لە هەواڵەکەی بەڕێزیشتانە هەبووکەوە چەند کەسێک براون لەسەر ئەساسی ئەوە گیراون ینی تۆ بێ سکاڵایەک تۆمارکەی و خەڵکێک کەسێکەیە تاوانباریکەی بەوەی کەوا تاوانێکی ئەنجامدا و دواتر لەسەر بنەمای ئەوە و بە گوڵی پشتیوانی ئەمان وەکو لە سەرۆکاتی کۆماروانە کارەکە بە ئەنجام گەیشتووە. بەڵام بۆ ئەوەی کە ئەم بابەتە یەکلا بێتەوە 100% چکە مەزانین هەندێک جار هەیە لەم کەیسانە ئەگەر تۆ هزار جار قسەی گشتی بکەی سوودی نییە. بەڵام ئێستاکە ئێمە دەیان کەسمان هەیە یەک و دوو نییە دایان کەسمان هەیە پێویستەکە ئەم دایان کەسە زۆر بێ ئەوەی کە پێیەکرێ ئەبێ زۆر بەشێکی باشیشی پێ بکرێ ئەوانەی کە ماون چونکە هەندێکمان هەیە بەداخەوە کە وەفاتی کرد بۆ ئێمە زۆر جاڵین دیکۆمنتکردنی شتەکان زۆر گرنگە. ئەو کەسانی کە ئەم ڕووداوانە ئیگەڕنەوە بە زمانی خۆیان بە شێوەزاری خۆیان بە تعبیر و هەناسە و عاتیفەی خۆیان شتەکان دەربڕن بۆیە ئەو کەسانە کە بینیویانە عەجاج خەڵکی ئازار داوە سزا داوە لە خۆیانی داوە لە کەسێکی تری داوە ئەو کەسانە پێویستەکە بچنە بەردەم دادگا سکاڵا تۆمارکەن شاهێد بن بۆ ئەوەی کەوە ئەم کەسە بە سزای خۆی بگات. دیارە ئەم سزایە بیش کوژرێ هەر ڕەمزیە بەڵام دەلالەت و واتای معنەوی ئەم کەیسانە بۆ خۆی فراوانترە لە گرتنی کەسێک لە بەڵی سزادانی کەسێک. بەڵێ کاک ڕەمەک دوای ئەو چەند ساڵە زۆرە دوای زیاتر لە 37 ساڵ یاخود دوای 38 ساڵ گرنگی دەستگیرکردنی عەجاج چییە؟ پێش ئەوە من جوابی و پرسیارە دەمەوە کە گرنجەکەی چییە دەبێ بزانین عەجاج چێە؟ عەجاج ئەحمەد حەردان خەڵکی تکریتە بۆ پلەی ڕائید بووە لە هۆزی ئەبوو ناسر و هۆزی نزارە کە لە ڕەچەڵەکە دەچنەوە سەر ئەو هۆز و تیرە و تافەی کە سەدام حوسێن لە تکریت ژیا و لەو هۆزە بووە. ئەو جار دواتر پاشخانی عەجاج چ بووە؟ عەجاج سێ کوڕی هەبووە دوانیان بوونە داعش واتە ئەم کەسە مێژوێکی پڕ لە خوێناویان هەیە لە هۆزەکەیان دواتر عەجاج بۆ خۆشی ڕۆڵی زۆر خراپی بینیوە بە درڕندانترین شێوە مامەڵی لەگەڵ ئەم کە سوکاری ئێمە کردووە کە لە تۆ بزاوە چون بەرەو نوگرە سەلمان و لەوێ سزم بوونە. دواتر ئەو سێکوڕی کە هەبوویەتی دوانیان داعش دەرچوونە. داعشیش یەکێک بۆ لە تاوانە نێودەوڵەتەکان و ڕژێم ڕێکخراوەشی تیرۆریستی وێرانکەری نامرۆڤانە مامەڵیان کردووە لەویش لەنا ئەو ڕێکخراوەشە دیسان عەجاج دوو کوڕی هەبوو هەردووچی لە دڵوحیا لە تکریت کوژراون. ئەو کوڕی کە ماوێتی ناوی ڕائید بووە لەگەڵ خۆی لە سووریا ژیاوە و هەتا دوایی باکاتەکە بەوە نەگەڕێنمەوە بەڵام بێنە بەرچاوی خۆ لە ساڵی 1970 کە ئەنفال دەبێت هەموو ئەو گوندانە لەسەر خاک و ئاو ژیانی خوان خەڵکەکە ژیاوە وە گوندەکان وێران بوونە بەوە نەوەستاوە کە پیاوەکان بگرێت هەڵساژن و ماڵ و منداڵی سەربێشکەشیان برد لەوێ زیندە بە چاڵیان کردن. خاڵەی دیتر ئەوەیە کە ئەم تاوانی ئەنفالە هەر مرۆڤەکەی لە ناو نەبرد بەڵکو سروشتی کوردستانیشی لە ناو برد کەنیسە و مزگەوتەکانیشی ڕووخاندن اقتصادی وڵاتەکەشی وێران کرد ژینگەکەشی خاپور کرد ینی ئەم ژینگە جوانەی کوردستان لە پێش ئەنفال هەبوو لە دوای ئەنفال ئەم ژینگە جوانە نەما لە ماوەی کە مێژوو دەخوێنیەوە لە 23/2/1970 پرۆسەی ئەنفال دەستی پێکە تا 25/8 واتەن 6 مانگ و 2 ڕۆژ لە ماوەی 6 مانگ و 2 ڕۆژە 182,000 کەس ئەنفال کرا تەنها لە جەلەمۆر 485 کەس ئەنفال کراوە لە 12 گوندی سنووری قەزای چەمچەماڵ 1200 کەس لەو 12 گوندە ئەنفال کراوە. بێنە بەرچاوی خۆت کەیسی ئەنفال جگەلەوەی وێرانکردنی لە ناوبردنی مرۆڤەکان بوو وێرانکردنی شار و دێهاتەکان بوو و ژینگەی وێران کرد
هەڵسان لێش مامەڵەیەکی زۆر نادروست لەسەر دەستی ئەم عجاجە بەرامبەر بە ژن و بە منداڵەکان مامەسافاتێ ئاماژەیدا جەنابیشت ئاماژەت پێدا کە ژن و مناڵ و پیا و لەسەر دەستی ئەم نامرۆڤە جیاکراوەتەوە ئەو جار بە شێوەیەک مامەڵی لەگەڵ کردو ئێمە هەندێک بە حکمی ئەوەی لە خزمەت کە سوکاری شەیدانداین لە قەزای چەمچەماڵ کە دێنە بووە لامان هەندێک شتی واقعی دەژێڕنەوە جەرگت بووی ژان دەکات بۆ نمونە مناڵێک دەستی بردووە بۆ سەمون ئەم دارەکەی لە دەستی مناڵەکەی داوە دەستی شکاندووە بۆ نمونە لە گەرمای ئەو کاتەی جا بڕۆ بۆ سەماوە بۆ نورە سەلمان دزانی گەرماکە چەند بەتینە عمودیشان نیشانداین کە سەردانمان کرد هەر دەمێ ئاماژە بەوە بدەم لە 16/4/2023 بۆ یەکەمی جار ئێمە وەفدێک بووین لەگەڵ کە سوکاری ئەنفالکراوان سەردانی نورە سەلمانمان کرد ئەو عمودیان پیشانداین کە خەڵکی لێبەستۆتەوە عجاج لە بەردەمی خۆرەکە لە تینوان گیانی لەدەستداوە و ئێستا کەسێک لە چەمچەماڵ دادەنیشێ کە بەهۆی ئازاردانی ئەو بەهۆی لێدانی ئەمەوە کەم ئەندام بووە وە جگە لەوە ئەزیەتی تاوانی زۆر قێزەونی بەرامبەر خوشک و دایکەکانمان کردو لەوێ بۆیە ئەمە هەندێک شتی ناکرێت لە ڕاگەیانەکان باسیکەن تاوانی زۆر زۆر نامرۆڤانە و دڕندانە و دوور لە بەها مرۆڤاتەکانیش دوور لە بەها دینیەکان دوور لە بەها ئەخلاقەکانیش ئەو پیاوە ئەم کارانی کردو بۆیە گرتنی عجاج ئەوە دەسەلمێنە مرۆڤ هەر تاوانێک بکات ئاخری هەم لەلایەن خوای گەورەوە عقوبەکە وەردەگرێت هەم دەبێت بە یاسا بەرکارەکانیش ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکرێت. بەڵێ کاکڕەمەگواتە نەک دوای 37 ساڵ و 38 ساڵ دوای زیاتریش لەوە بێ لە هەر کاتێکا بێ گرتنی یەکێک لەم تاوانبارانە لەم جەلادانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لە دڵ و دەرونی کە سوکاری ئەنفالکراوانە. دەتوانم بڵم ئاسوودەیەکی ڕوحیە بۆ هەموو ئەو کەسانەی کە یەکێکیان ئەنفال کراوە بۆ منە ئێمە زۆرترین کە سوکارمان لە سنوورەکە دەژی کە سوکاری سەربەرزی ئەنفال کراوانن لەگەڵ ئەوەی کە سەدام حوسێن دادگای کرا و ئیعدام کرا لەگەڵ ئەوەی کە عەلی حەسەن مەجید دادگای کرا بەڵام عەجاج ناوێک بوو لەوان ئەگەر زیاتر نەبوو بێ کەمتر نەبووە ناوی لەگەڵ ئەوان دەهات چونکە ئەمان حکومەکانیان دەرکردبوو عملیەکە ئەوان کردبوویان بەڵام ئەوەی ئازاری ڕوحی و جەستەیی و مناڵ و ژن و پیرەپیاوی ددا ئەم عەجاجە بوو بۆیە ئەوان قەرارەکان دەرکردبوو بەڵام عەجاج هۆکاری ئازاردانی هەموو ئەو خەڵکە بوو بە شەو ڕۆژ لەبەر چاوی بوون و ئازیەتی داون و بگرێت بە زیندوێتی مناڵی هەڵداوەتە بەر سەگەڕەشەکان خۆن بابەتی سەگەڕەشەکانی عەجاج بابەتێکە لە کۆڵینیۆی زۆری لەسەرکراوە سەجی تایبەتی هێنابوو بۆی لاشەی کە سوکار و مناڵەکان و وەژنەکان کە بەهۆی نان نەخواردن بەهۆی ئازاردان بەهۆی نەخۆشیەکان ئازاری داون و جانیان لەدەستداوە بۆیە گرتنی ئەم تاوانبارە دڵنیات دەکەمەوە ئاسوودەیەکی ڕوحیە بۆ هەر تاکێکی کورد بەگشتی و بە تایبەت بۆ کە سوکاری ئەنفالکراوان. بەڵێ دکتۆر گیان دێمە لای بەڕستان هەر لە گەشتی هاوڵەکاندا پامێرمان چوو بە لایەکێک کە تەمەنی 7 ساڵ بۆ وەختێک عەجاجە شکنجەی داوە لە ئێستادا تەمەن دوایە و چەند ساڵە تەمەنی هەڵکشا و چۆتە سەر 40 ساڵەوە باسەوە دەکات وەختێک کە منداڵ بۆ وەکو کاگڕەمەکی ژاماژەی پێدا لە دایک و باوکیان جیای کردوێتەوە و چۆنەڵەی ئەشکەنجیان داون یعنی وا باس دەکات کە عەجاج ئەشکەنجەدانی مناڵ و ژن و پیاو چۆنەڵەی دڵخۆشی کردووە هیچ تاوانێک یاخود ئەو تاوانانە چین کە لە لای تۆش تۆمارکراون کە لە دەمی کە سوکاری خۆتەوە بیستوتەوە یان بێگومان تۆش لە ناو گەرمیانە و لە ناو دڵی گەرمیانە بێگومان سەرگوزەشتە و خراپەی ئەم کابرایە زۆرە لە لای ئێوەش ئەگەر چەند شتێکیمان بۆ باس بکەین. بەڵێ دیارە فعلا ناوی عەجاج کە لای کورد بووەتە حەجاج جا لەبەرەوەی ڕێکشە لەگەڵ ناوی حەجاجی بە بڵێن سەقەفیە بۆ خۆی بووەتە ڕەمزێ بۆ تاوان ڕەمزێ بۆ سزادان بۆ ئازادانی خەڵک دیارە چیرۆکەکان زۆرن لە ڕاستیە هەر لەوەی کە بۆ نمونە هەندێک جار بووە کە داواکارییان کردو هەندێک لە ئافرەتەکان ئەم کابرایە کە پێوتێ حەجاج چەند کەسێکی خستۆتە بەرخۆر ئازاری داون هەندێکیان بە پێهندێک ئەلە گێڕانەوە وەفاتیان کردووە لەبەر ئەوەی کە توێنی و لەو گەرمایە و خەڵکی کوردیش خۆ دەزانی لە کوردێک لە شوێنێکی فێنک و یا لە شاخ و داخ و لە
کوێستانەکانی کوردستانەوە بڕ حتا تەنان لە گەرمیانی شەو بڕە بەو سەحرایە ئەبێ چۆن بوو بێ یەکێکی تر لەو شتانەی کە تەمان حەجاج لە باڵایەکی گەورە نەبووە داردەست و مەقاشی بۆ بەڵام بەرپرس بووە لە بۆ نمونە لە نوگرە سەلمانە حتا ئەوانەی کەەوە با بڵێن شاردراونەتەوە چ لەبەر ئەوەی کە توانیان نەبوو بێ کەسەکان نیو مەترێک تقریبن ڕووفاتەکان شاردووەتەوە تەرمەکەیان شاردووەتەوە چ ئەوەی کە قسە هەیە کە ئیعازیش هەبوو بێ زۆر قوڵی نەکەن یەکێک لەو شتانەی کە زۆرێک لەوانەی گێڕنەوە ئەوەیە کە زۆربەی جار تەرمی کەسەکانی خۆیان بینیوەتەوە لە بەدەم ئەو سەگانە لەو کاتێک کە تەمان ئاجاز بەرپرسی ئەو شوێنە بووە کەسێکیش بووە زۆر درڕندە بووە و لە چۆنڵی لە مغاویر بووە گەر ئەو وێنەی کە زۆر جار پیشانە درێ مارێک بەدەمیەوەیەتی ئەوەی کاتی تدری بوو شتە وێنەکەی تەوثیق کراوە مارێکی بچووکە بوونی قەپیلێ دەمک و ڕێکی کلێنەکان ینی کەسێک بووە بە درڕندەیی کەسێک بووە بە توندوتیژی بە جۆرە پەروەردەکراوە فعلەن ئەوەی لێ بۆشێتەوە کە لەوێ با بڵێن پیادەی کردووە بە عەمەلی دڵڕەق زبر پیا و کوش بێبەزەی بەرامبەر بە ئافرەت بە مناڵ هەموو شتانە وەگوڵی ئەم دیمەنانە هەیە بە هەر حاڵ من وەگوتم ئەمە بێ ئێمە لە ڕوویەکی ترەوە وتم کە پرسەکە پرسێکی ها معنەویە باسەکە باسیەکە ئەوەیە کە تۆ دوای ئەوەندە ساڵ جارێکی تر دێیتەوە بەر دادگا جارێکی تر تاوانبار سزا ئەدرێ و من بۆ هەموو کەسێکیشە تەنان بۆ ئەو کەسانی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانان ئازاردانی خەڵک لە بیری خەڵک ناچێتەوە بە تایبەتی کە درێژە بخانێ بە تایبەتی کە ئێمە لە دۆخێکی ئەتوانم بڵم ئازاردانی جەماعیین شایستەی ئەوە نییە ئەو خەڵکە قوربانی بۆ داوە ئەو خەڵکە قوربانیدا لە نوگرە سەلمان و لەو وێنانەی کە ئێستا لەسەر شاشێت تۆی بینی خەڵک بە هەزارەها هەر لە سنووری چەمچەماڵە کاکڕەمەکە زانێت چەند هەزار کەسێ گیراوە تا ئێستا کە 30,000 عائیلە هەیە لەوێ بێ سەرپەرشت بووە ئەمجا هەر عائیلەیەک چەند مناڵی لێ بۆتەوە تو ئەوم قوربانیت داوە ئەمڕۆ یادی بارزانیەکان بوون کە ئەویش بەشێکە لە بۆ نمونەگەلی ئێمە کە جینۆسایت کراون هەموو شتانی کە لە ڕابردووە بەسەرمان هاتووە ئێستاکە بەشێک لەو تاوانبارانە دێنە بەردەستی خۆمان ئەبێ ئێمە ئاگامان لە خۆمان بێ ئێمە شۆڕش قوربانیدانمان بۆ ئەوە نەکرد کە ئەمڕۆ ئاوا بژین لە هەموو پرۆسەیەکی دوای جینۆسایدا شتێکی پێوترێ دادگایی ڕاگوزەری ئەلعەدالە الئینتیقالیە یەکێک لە پایەکانی یەکێک لە خاڵە سەرەکیەکانی دادگەری ڕاگوزەری و گواستنەوە بریتە لەوەی کەواتەوە سیستەمێکی دادپەروەر بنیاد بنێی خۆشگوزەرانی دروستکەی کە ئێمە بەم شێوەیە مامەڵەمان نەکردووە لە ئێستا بەداخەوە کە پێویستەکە فعلەن ئێمە دۆخێک دروستکەین خەڵکی خۆمان بگەێنین بە ئاواتەکانی بە ئامانجەکانی بەو شتێکەوە لە ڕابردووە قوربانی بۆی داوە. دکتۆر جگە لە کەسوکاری ئەنفالکراوان کە دەتوانێت سکاڵات تۆمار بکەن لەسەر حەجاج ئایا لایەنە سیاسیەکان چیان بۆ کرێتوانە نەوانیش بامان شێوە سکاڵات تۆمار بکەن لە دژی ئەم تاوانبارە؟ من وازانم قەزەی حەجاج ئێمە وەکو لایەنە سیاسیەکان وەکو حکوومەت وەکو دام و دەستگاکان ببورن ئیشی زۆرمان لە پێشە بیکەین لەم کەیسە ئەم کەیسەی حەجاج هەر بەوەی کە کەسوکاری ئەنفالکراوەکان وەلەو لاشەوە سەرپەرشتی با بڵێن لیژنەیەک لەسەر ئەوکاتی کۆمار و پەریخان و ئەوان کە لیژنەیەکن وازانم ئەمە کافی بێ وەکو دامی معنەی بۆ ئیشەکە هەرچی بکەین هەر گرنگە بایەخی خۆی هەیە بەڵام ئێمە با ئەمە ئاورمان لێ بدات وا کارە بکەین کە ئاور دەینەوە لەم کەیسە کە کەیسی جینۆسایدە کەیسی جینۆساید دەگەتەوە بە جوانی کاری لەسەرکەی ئەتوانی لەسەر ئاستی جیهان دۆخێک بسازێنی کە تۆ شایستەی بوونە دەوڵەتی بەپی قانوشکە ئەتر مەترسی هەوەیە جارێکی تر تۆ ڕوبەڕووی جینۆسای بیتەوە ئێمە من کاتی خۆی دیراسەیەکم کرد ماسەرێکم وەرگر خوێن لەسەر ئەنفال یەکێ لەو پرسیارانەی کە ئەو کاتە کردم لە 2008 ئایا ترسی ئەوەت هەیە کە جینۆسایت جارێکی ڕووبداتەوە ئەنفالێکی تر ڕووبداتەوە لە 100 زیاتر لە هەفتای ئەڵێ بەڵێ ئەترسین فعلەنیش ڕوویدایەوە کەواتە ئێستاکەش ئێمە لە بەردەم جینۆسای داین ئێمە شێشتر ئەوەندە ناحەزمان هەیە کە بیانەوێ ئێمە ناشرین کەن دوجار بەرەو جینۆسای دێترمان برن چۆن ئێمە ئەم کەیسەن تێنەپەڕێ بەسەرمانە ئیشی پێویستی لەسەرکەین تەمان ئەوە گوتیشم لە ناو خۆمانیشە پێویستەکە ئەو هەنگاوانەی پێویستە بگیرێنە بەر
هەندێکیان ئێستش ئەتوانین بیگرینە بەر کاری لەسەرکی. زۆر باشە کاک ڕەمەک باز ئەو دەکرێت کە کەسوکاری ئەنفالکراوان لە سنووری چەمچەماڵ داوای ئەوە دەکەن ئەوە جگەلەوەی کە دەستخۆشی لە با بڵێن دەستگیرکردنی و تاوانبارە دەکرێت داوای ئەوەش دەکەن کە عەجاجەکانی تریژ دەستگیر بکرێن ئایا عەجاجی تریژ ماوە لە ئێستادا و خۆی حەشاردا بێ یاخود تا ئێستا دەست بەسەر نەکرابێت دەستخۆش بۆ بابەتە سەبارەت بە ئەجاج ناوێکە بۆ کەسێکی دیاریکراوە کە ئەجاج ئەحمەد حەردانە بەڵام بۆ دەڵێ ئەجاجەکانی تر ئەجاجەکانی تریش ئەوەی کە ئیخباری کردی بێت ئەوەی دەستی هەبوو بێت لە گرتنی بەڵێ ئێمە کوردیشمان هەن بەشە بەڵێ وەکو ئێمە لە دادگای تاوانەکانی عێراق ناوی چەندین سەرۆکجاش هات کە داواکران دادگایی بکرێن ئەمە ئەو پرۆسەی کە باسم کرد 6 مانگ و 2 ڕۆژی خان کە پرۆسەکە بە ناوی ئەنفالەوە کرا ئەم پرۆسەیە تەنها جێشی عێراقی نەبوو بەڵکو جاشەکانیشی لەگەڵ بوو بۆیە زۆرێک لەو کەسانێک کە لە دادگا داواکراون ماون بەڵام بەگرتنی عەجاج دەرگایکی تری کردەوە کە ئاسوودەی دەداتە دڵ و دەرونی هەموو کەسوکاری ئەنفالکراوان کە هەموو ئەو کەسانی دەستیان لەو تاوانەدا هەبووە سەر لە نوێ دادگایی بکرێن و بگیرێن و حکوومەتی عێراقیش بە ڕسمی قەرەبووی مادی و معنەوی کەسوکارەکانیان بکاتەوە بەڵگەیەکی حاشا هەڵنەگرێت کە عەجاج دەگیرێت و دواتر لێ کۆڵینەوەی لەگەڵ بکرێت چۆن ئەو کاری کردووە چی کردووە ببەرە و ئەو شاید حاڵانە بێنە بەردەمیان سکاڵای یاسایی تۆمارکەن و لێرەوە من لە ئێوارەی کە ئەو کاتە هەواڵەکەمان پێگەیشت کۆمەڵک لە کەسوکاری شەهیدان ڕێکخراوەکان بەڕێز بەڕێوەبەری مۆنومنت و بەڕێزان بەڕێوەبەری شەهیدان و ئەنفالکراوانی چەمچەماڵ هەموومان پەیوەندیمان بەیەکەوە کردووە چۆن دەڵێ خۆشحاڵی گرتنی ئەومان دەربڕیوە و تێیدا سوپاسمان گاندوتە بەڕێز سەرۆکاتی کۆمار و خانمی یەکەم و ڕێکخراوەکانی کە کار بۆ کەسی ئەنفال دەکەن هەر هەمویان لەوە دڵخۆشن و ئومێدێکیدا بە هەمویان کە سەر لە نوێ ئەوانەی کە دەستیان لەو تاوانەدا هەبوو بگیرن و دەمەوێت لێرەشەوە ڕۆڵی پەریخان زۆر بەرز بنرخێنم کە لە هاوکاریکردنمان لە تیمەکانی توبعەدلی لە هێنانی تیمەکان بۆ وەرگرتنی نمونەی خوێن بۆ ئەوەی DNA بکرێ بۆیان و لە هەموو کە ئێمە چوونێ بەغدا و بۆ وەرگرتنی ڕووفاتەکان بەڕاستی ئەوەی خانمی یەکەمی عێراق کردی و ستافی سەرۆکاتی کۆمار و وەزارەتی تەندروستی سەحەی عێراقی کردی لەگەڵ موئەسەسەی شوهەدا ئەمانە جێی بایەخ و جێ ئەوەن کە ئێمە لێرەوە سوپاسیان کەین بۆیە هەر کارێکی لەو شێوە دەکرێت خزمەت بەلایەنێک لە لایەنەکانی کەیسی ئەنفال دەکات جێگەی تەقدیر و پێزانینە سەبارەت بە هاوڵاتیانی سنوورەکەمان. بڵێ کاک ڕەمەک زۆر سوپاس ڕەمەک ڕەمەزان قایمقامی قەزای چەمچەماڵ زۆر سوپاس کە ڕاستەوخۆ لە چوار قوڕنەوە لەگەڵماندا بووی بەڕێز دکتۆر فاتیح سەنگاوی زۆر سوپاس کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵماندا بووی مادوومان کردی سپاس وێ دەستان خۆش بێ.